لە ڕاستیە ئەم یادە 27 سێک هەموو ساڵەگیا دەکرێتەوە بە ڕۆژی گیانیشانە لە ڕاستیا بۆ هەرێمی کوردستان بە تایبەتیش بۆ سلێمانی یادێکی هەتا بڵێ ناخۆشە لەبەر ئەوەی شانۆکارانمان زۆر بێبەشن زۆر بێ دەستگیرۆیین بەڕاستی ئەمە کارەساتە کە لەم وڵاتە ئێمە شاری سلێمانی بە تایبەتی کە پایتەختی ئەدەب و هونەرە بەڵام یەکێ لە هونەرەکان بە تایبەتی کە من باسی شانۆ ئەەکەم هەر تەرکیزە خەمەوە سەر شانۆ کە زۆر بێبەشین بەردەوام لەبەرەوەی دەستگیرۆیی ناگرێن هۆڵی خراپ و پەکەوتەمان هەیە هیچ گۆڕانکاریەک لەگەڵ سەردەمەکانی ساڵی هەشتا و هەفتاکانە هیچ گۆڕانکاریەک نییە هەموو شتی هەر بە زۆر خۆمانە سەپێن هەر بە زۆر یادەکە ئەەکەینەوە هەر بۆی ون نەبین لەبەر ئەوەی ئێمە بەردەوام گلەیی لە حکوومەتەکەین کە گرنگی بە کولتور نایە هەموو جارێکیش بۆمان ئەسەلمێنێتەوە کە بە هیچ جۆرێک سوورە لەسەر ئەوەی کە گرنگی بە کولتور نەیە ئیتر ئەمە شتێکە ناتوانین بە هیچ جۆرێک نکۆڵی لێ بکەین لەبەر ئەوەی دەستگیرۆیی ناکرێت هیچ گۆڕانکاریەک ڕوو نایە لە ڕۆی تەکنەلۆژیای چکە مەسەلە پەیوەندی بەمادەوە شانۆکارانمان بەڕاستی ئێمە پێشتر گلەیمان لە شانۆکارە کرد بەڵام ئێستا شانۆکاری زۆر هەیە دەرهێنەر هەیە ئیش هەیە پرۆژەیە بەڵام هەموو پەکەوتوین یعنی من لە ناو دائیرەی بەشی هونەری شانۆم کە سەر بە بەڕێوەبرایەتی ڕۆشنبیریە ئێمە ئاگامان لێتی چەند شانۆکاریەتە پێشەوە پرۆژی جوانی هەیە خەونی گەورەی هەیە بەڵام لەبەر ئەوەی مەسەلەی مادیەکە هیچ دەستگیرۆیی ناکرێن هیچ نایانە پێشەوە کە وەزیری ڕۆشنبیری ئەمە قسەی خۆیەتی ڕێک ئاوای پێوتین ئەگەر ئێوە یەن بۆ لای ئێمە داوای پارە بکەن بۆ شانۆ نیمانە یعنی ئەمە بۆ خۆی کارەساتە بەڕاستی کارەساتە هەمومان پەکەوتوین ئاستی باشمان هەیە لێ هاتوین جمهورێکی زۆر ئێستا جمهورەکە هاتۆتەوە پێشەوە جمهور خۆی داواکە بەڵام بەداخەوە لەبەرەوەی ڕاستەخۆ ئێمە لەگەڵ بینەری خۆمانە ئەکەوینە دەمود و ئازارەکانی لەگەڵ ئازاری ئێمە لێک کاتارە بەتەکیت ئەویش خوازیارە وای لێ هاتووە ئێستا شاری سلێمانی ماڵ نییە هونەرمەندیتیانە بێت بەتەکیت هەموو خەمخۆرین ماڵیش هەیە بالفعل هونەر دۆستی تایە یعنی ئەگەر هونەرمەندیشیتیانە بێ هونەر دۆستێکی جوانی تایە کە هەمویان پاڵپشتن لە ڕاستیە هەموو ئەمانە بێن خولیاین بێتاقەت بووین لە تەکنۆلۆژیا بەردەوام ئێستا حەزەکەین بزانی پەیامەکان چۆنن ڕاستە ئێمە لە پەیامەکان خۆمان تیانە ئەژین ئەو کارەسات و نەهامەتی و ناخۆشیانی لە کوردستانە ڕۆئەیە کە هەمومان گلەیمان لێ هەیە لە ڕۆی بژێوی ژیانە و کۆمەڵایەت لایەنە کۆمەڵایەتیەکان و ژن کوشتن و چی ئەمانە هەمومان تیای ئاژین بەڵام بێجگەلەوەی کە ئێمە لە هەواڵەکانیشەوە بەردەوام بەرگێمانەکەی لە سۆسیال میدیا هەر بەرگێمانەکەوێ پێویستیشەکە ئێمەش تایە بژین بیگەێنینەوە بەرگی هونەری بکەین بە بەریا و لەگەڵ بینەرەکەمانە تایە بژینەوە هەندێک جار چارەسەرێکمانە بێ هەندێک جار چارەسەر نابێ بەڵام تۆ لەگەڵ یا ئەژیت پەیامەکەت ئەوەیە کە ئازارەکانمان یەکێکە لەبەرەوە بینەر بەردەوام لێمان نزیکە تێکەڵاومان بووە خۆی بەشێکە لە ئێمە جا نابێتەوە ئێستا هەموو ئەمانەوێت بە ئێمە و بە بینەرەوە ئەمانەوێت کە شانۆ ببوژێتەوە بێتە پێشەوە هۆڵەکانمان چاپکرێت تۆزێک لە بواری تەکنۆلۆژیا و لە بواری تەقنیاتەوە تۆزێ گۆڕانکاری باشتر ڕووبا گرنگی پێبین کارتە تایبەتەکان بێنە پێشەوە حتا ئەگەر ینی حکوومەتیش ناتوانێت ئەمە ڕێگەیەک بات کە لە شارەوانیەوە ئیشی بۆ بکرێت لە کارتە تایبەتەکان ئیشی بۆ بکرێت لە ڕاستیە چارەسەری ڕێکارەکان زۆرن ئەگەر بمانێت لە ڕاستیە لەبەرەوەی هەموو شتەکان پەکخراوە لەلایەن تر حکوومەتەوە ئێمە هەمومانەڵێن ئامادەین هەموو پەیامەکان گەیشتووە هەر لە دێر زمانەوە پەیامی شانۆەوەی کە ڕاستەخۆ لەگەڵ بینەرەکەی بژی کە ڕاستەخۆ دەست بخاتە سەر برینەکان کە ڕاستەخۆ ڕێگە چارە پیشان بە کە بەرگی هونەری و داهێنان بکە بە بەریا شێوازەکان فستیڤالەکان هەموو تێکەڵبوونی کولتورەکان ئێمە پێناساندنی کولتوری کوردی یەکێ لە هەرە ڕێگە ڕاستەوخۆکان شانۆیەکە من بە کولتوری جیهان بگەێنم کە من لە چه ئاستێکم بەڵام بەداخەوە ئێمە بەردەوام گلەیەکان زەقن زۆر زەق دیارە کە کێشەکانمان لەکوێیە ئێمە ئەمانەوێت پەیامەکانمان زیاتر بگات یاما لە ڕێشانەوە کێشە کۆمەڵایەتیەکان حل بووە یاما کێشەی هەتا بینەر و بۆچوون و ڕوئیاکان گۆڕاون لە بەرامبەر کۆمەلگا بەرامبەر چۆنەتی ژیاری مناڵ و پەروەردە پێویستەکە ئێمە دەستی بخەینە سەری ئیش بکەیت ئێستا هەموو هەستمان کردووە کە پێویستەکات پەروەردە ینی شانۆی پەروەردەیی ئێمەش دەست بخەینە سەرەوە ئیشی زیاتری بۆ بکەین بۆەوەی نەوەی نوێ زیاتر تێبگەن یاخود ڕۆحی پەروەردەیی یاخود خۆشەویستی وڵات خۆشەویستی شار و پێگەکەت پێویستەکات لە شانۆ ئەمانە بگاتەوە
هەندێکی پەک خراون لەبەرەوەی ناتوانین لەبەر ئەوەی مەسەرەن ناتوانم مناڵ بهێن مەسەر شانەوە هەم لە ڕووی دارەیەوە هەم لە ڕووی ئەوەی کە ئێمە لە چکە کۆڤی نەبوو کۆڕۆنا هەبوو چونکە موچە نەبوو ینی بەردەوام بایکۆت هەبوو ئێستا خوێندکاران لە بواری زانستێکە خۆشیانە کەوتونەتە دواوە اینجا ئێستا من بێم لە بواری زانستێکەش هەنێکی تری لەدا بچڕم و بیکەمەوە بە هوەریەکان لە ڕاستی ئەمەش ڕێگە پێدراو نییە کەواتە لە هەموو شوێنێکەوە شانۆ جارێ هێشتا هیلاکە هێشتا هەرماندووبوونی ئارام نەبووتەوە پێویستەکە کە هەمومان بێکەوە هەنگاوی گەورەتری بۆ بنێن ڕۆژی جیهانی شانۆ کابی سحوتی مانگە هوەرێکی زۆر جوانە هوەرێکی چۆن ئەڵی زیینووە ئاکتینەکەی ڕاستەخۆ بەرمانەکەوێ بەڵام نازام لە هەرێمی کوردستان ئەو گرنگی پێنایرێ هەر شتێکە لێرە کە لایەنگری لایانی دەسەڵات نەبێت شتێکی واقعی کە پیشان ئەیان یەکسەر ئەوەستێنرێ بۆ لەبەر ئەوەی خەڵک وشار نکاتەوە خەڵک ئاگادار نکاتەوە لەو شتانەی کە ڕوو ئەیان ئەوانەی کە دەسەڵات بەرامبەر خەڵکی ئەکات ئەگەر لایەنگری خۆیان نەبێت لەو بڕایان ڕێگری لێ ئەکرێت بەڵام ئەگەر شتەکە سەبارەت بە خۆیان بێت باوەڕ ناکەم بۆ سێنرێ ئەکید هوەری شانۆ هوەرێکی ڕاستەخۆ زیینووە کە تۆ ئەچی سەیری ئەکی وەکو ئەو نییە کە تۆ لە تیڤی و چوزام لە سۆشیال میدیا و یا لە موبایل و لاپتۆپەکە تۆ سەیری بکەیت ئاکتینەکەی ڕاستەخۆ بەرمانەکەوێت بۆیە لەو بڕوایم ڕاستەخۆش کاریگەری لەسەردا ئەنێ گۆڕانکاری تیا ئەکا ئەکیید گۆڕانکاری لەو کەساناکە کە سەیری ئەکەن و کە تەماشاکەین بۆ نمونە کە پۆلی نوۆی بنەڕەتیمانێ ئەتوانی بچتە هوەرە جوانەکان یان لە پۆلی دوانزەیەکە دەرەچێتی هوەرە جوانەکان سەیری خۆت کە بڵێ چمە هوەرە جوانەکان و چمە شانۆ چۆن سەیرەکە لە چواردەوەرە بە شتێکی کەم یعنی لای ئێمە بەس تو بوو هەندەسە و نازام هەنێ کۆمەڵە بەشێکی تر هەیە کە بڵێ لەوانە ئەخوێنم تاوە تۆ ئەخوێنیت بەس کاڵی ئەچمە شانۆ یان وەرزەجان هەر ئەم بەشانەی تر بە شێوازێکی کەم سیر ئەکرێ لەبەرەوەی ئەو گرنگی پێ نادرێت لەو بڕوایان بژبی بە شانۆکاریان ببی بە کەسێکی ئاوها وا سیر ناکرێت کە کەسێکی گرنگ و دیار و کاریگەر و نخ ببی ئەگەر بتێ گۆڕانکاری بکەیت لەو بڕوایانیم ئەو نە بە شتێکی ڕاستەخۆ بە ساڵە دوان بکرێ بەس ئەگەر بتێ گۆڕانکاری بکەیت و شتێکی ئاوها دیار بکەیت لە کۆمەلگایە ئەبێ لە مناڵەوە دەست پێ بکەیت ئەبێ لە ڕۆزەوە دەست پێ بکەیت کە مناڵەکە بەخێوەکەی هوەری لا جوان بکەیت شانۆی لا جوان بکەیت نەکەر شانۆ هەر بوارێکی تر بێ هەر بوارێکی تری هوەر بێ کە تۆ دەست پێ کرد لە مناڵی وا بەخێو کرد وا پەروەردە و کرد لە پەروەردەوە ئەو کاتێکە گەورەش بوو بە شتێکی جوان سەیری ئەکات ئەگەر خۆشی هوەرمەند نەبێ خۆشی شانۆکار نەبێ بە شێوازێکی جوان سەیری شانۆکار و سەیری هوەر ئەکات لەسەر واقعەتی ژیانی خۆمان بێ شانۆگەرێکە هەڵبەتە بینەر و بیسەری زیاترە بێت بۆ نمونە لەم ڕۆژانە ئێمە ڕچین بۆ شانۆگەریەی بابزانم بابلۆی ناوبوو هەتا بڵێ شانۆگەرێکی بەتوانە بوو بەخۆت بوو لەبەرەوەی لەسەر ژیانی ڕۆژانەی خۆمان بوو ئەگەر زیاتریش بە تایبەتی ئەم گەنجانی ئێستام جیلی ئێستا زیاتر پرەی پێبەر و باشترە بێ بۆ چواردەورەکەشمان بۆ جیلی داهاتوشمان شانۆکە زیاتر چێژیە چکە لە واقعەتەکەی هەی وەکو فلیمێک نییە بڵێن بیوەستێنیان کاتێکی بۆ دەستنیشانکەی ئەو ئەچی بۆ بینینی و لە واقعەتەکە ژی زیاتر باشترە ئەو جیلی کە لەو بوارە ئیشەکەن چونکە بەڕاستی وەجبەکانی کە وردە بەرەو تەمەەن ئەڕۆن ئەم جیلی کە لەم بوارە ئیشەکەن زیاتر پێویستەکە برەوی پێبن و بچنە پێشەوە لێ تا جدی بن و زیاتر پێویست هەر گەنجانیش نیە ئەبێ چواردەورەکەشیان پشتگیری بکەن بۆ نمونە هۆڵیان بۆ دابین بکرێ بلیتەکە سیاری بلیتەکانیان هەرزان بێ بۆی خەڵک زیاتر بچێ بۆ ببینی و زیاتر یعنی ناڵم لە ڕووی واقعەتەکەی خۆمانە بێ شانۆگەرەکەیان ژیانی خۆیان بنوێنێ زیاتر بینەری زیاتری شەبێ